بەڵێ سڵاوتان لێ بێم کاتتان باشم کاتی تەواوی بنەران باش دیارە لە کەرکووک ئێستا فیستیڤاڵی نێودەوڵەتی بۆ کورتەفلیم بەڕێوە دەچێت فیستیڤالەکە بۆ کورتەفلیمە و فیستیڤالێکی نێودەوڵەتی من دەمەوێت زانیاری زیاتر لە سەرپەرشتیاری فیستیڤالەکە وەرگرتم سەردار زەنگەنە کە ئێستا لای منە کاک سەردار ئەگەر بیت لێرە پێم بڵێیت ئەم فیستیڤاڵە چۆن بەڕێوە دەچێت و چەند کورتەفلیمی تێدا نمایش دەکرێت. دیارم فیستیڤالێکی نێودەوڵەتیە لە وڵاتانی فەڕەنسا و بریتانیا و سەرجەم دەوڵاتی عەربی فیلمان بۆ هاتووە دیارە لەم فیستیڤالەدا کە بۆ مای 2 ڕۆژ دەخوێنێت 13 فیلم نمایش دەکەین یەکەم ڕۆژ 8 فیلم 5 وەثائقی و 3 ئەنیمەیشن سبەی 5 فیلمە ڕوایی نمایش دەکرێت. بڵێ بڕیارە ئەم فیلمانە لە چ وڵاتێکەوە هاتوون و چەند دەخایەنێت ماوەکەی؟ فیلمەکان وتم فیلمەکان لە دەوڵاتی عەربی و لە فەڕەنسا و لە بەریتانیا بەدەر لە هەرێمی کوردستان و عێراقیش فیلمان بۆ هاتووە کە ڕێژەی 96 فیلم بوو لەو 96 فیلمە تەنها ئێمە سوودمان لە 86 فیلم بینی ئەو 86 فیلمە ڕەوانی لیزنەی داوەری لیزنەی بەرایی کران لیزنەی بەرایی توانی لە 86 13 فیلم بربژێر کات بۆ لیزنەی داوەری لیزنەی داوەری لە لیزنەی داوەریش 9 فیلم خەڵات دیاری کران بۆ بردنەوەی خەڵات 3 ڕوایی و 3 وەثائقی و 3 ئەنیمەیشن. ئەنجامی ئەم فیستیڤاڵە ئەنجامی ئەم دادوەریە کەی ئاشکرا دەکرێت؟ ئێمڕۆ ببورە سبەی ئاشکرا دەکرێت سبەی بەدەنجی لیزنەی داوەری کارێکی لە وڵاتێکە بەدەنجی خۆیان فیلمە براوەکان دیاری دەکەن و پاش ئەوەش ئێمە خەڵاتیان دەکەین. دەستخۆش بێت وەکو ئاماژەی پێکرد سەرپەرشتیاری فیستیڤالەکان فیستیڤالە 13 فیلم لە ئێستادا لەخۆ دەگرێت ئەوش لە کۆی زیاتر لە 96 فیلم ئەو 13 فیلمە یان کورتە فیلمە هەڵبژێردراون و هەر لە فیستیڤالەکەدا بڕیارە 9 فیلم خەڵات بکرێن وەکو ئەوەی کە یەکەم بوون یەکەمی 3 فیلمی وەثائقی یان دیکۆمنتاری و 3 فیلمی ئەنیمەیشن و لە 3 فیلمی گێڕانەوە و یان فیلمە ڕۆمان بڕیارە خەڵات بکرێن و فیستیڤالەکە ماوەی 2 ڕۆژ دەخایەنێت. دێمەوە لای ئێوە.